لفرموديك ترى رسول الله صلى الله عليه وسلم قد غاك كإنسان لنا ونيجا دس لبرد بدا. طبعا برد يكيك لو شتاني كأوسالة مزقوتي في غمري خواه صلى الله عليه وسلم هبوه چونکە فەرشیتیانە بووە لەسەر عەرزەکە خۆڵەکە نوێژیان کردووە. ئەمە بەس بۆ بەرد نییە، بۆ هەموو شتێکە لە نوێژە، بۆ مۆبایلەکەتە، بۆ قەڵەمەکەتە، بۆ فەرشەکەتە، بۆ جلوبەرگەکەتە، بۆ نییە مەشغوڵ بی پێوەی، شەرعەن بۆ نییە مەشغوڵ بی پێوەی. بە نەسی فەرموودە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەیەکە بینێ کە نوێژ ئەکا دەست لە بەردەیە، ئەو بەردێکە خاتاوە لە ئەو بەردێکە خاتەوە لەوە دیارە ئەژنۆی دانێ دەستی دانێ لەبانە چێ بە ئەژنۆ دەستمە پێچێ بۆەش بوو بێ ناخۆ کەس نەبووە لە خۆیەوە یاری بە بەردکا لە نوێژە لە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لا تمس الحصى وأنت تصلي، دەست لە هیچ بەردێمەیە کاتێک کە تۆ نوێژەکەی بۆت نییە، ئیتر دەست لە هیچ شتێمەیە کە تۆ نوێژەکەی هەیە خۆی مەشغوڵەکە بە زنجیرەوە، هەیە بە قۆبچەوە، هەیە بە لەچکەکەیەوە کە ئاویەتی بەسەریە 15 جاراکە هینی ئەکاتە و هەیە بە پشتێنەکەیەوە، هەیە بە سەعاتەکەیەوە، هەیە بە مۆبایلەکەیەوە. جارێ ئەوەی مۆبایلەکە زۆر خەتەرە، جاری وایە جەڕەسی بۆیە دەریێنێ سەیری شێگاڵە بزانم کێ ئێوە تۆ قساکی لە نوێژەکەتە ئەڵێ بزانم کێ و بۆ تەلەفۆنەکە و ئەوە دەی جوابی نایەمەوە و دەی خەمەوە گیرفانەوە هەمووی قسەیە لە دڵی خۆتایکەی وایان نە خەینا بەدەم نایڵێ بەس هەمووی قسەیە لە دڵی خۆتایکەی دەمیشە بە حساب گفتوگۆکە لەگەڵ الله جل جلاله دڵیشە لەناو مۆبایلەکەیە. ئەمانە شەرعی نییە. حتى رسول الله صلى الله عليه وسلم فرمي رأى رجلا كلما سجد نظف مكانه، پیاوێکی بینی هەموو جارێکە ئەوی سوژدە بەرێ دەستێکیان بە شوێنی سوژدەکەی خۆیان لایە برد صافیە کرد، هەموو جارێ وایە کرد دەستێکیاوە لێ کرد ئەنجا سوژدەکەی برد. رسول الله صلى الله عليه وسلم فرمي لا تفعل هكذا، شتی وا مەکەرەوە تۆ نوێژەکەی إنك في الصلاة، لە نوێژە ئەمە چی خۆ تۆ کەناسی ناگەی لە نوێژار خەریکیەوە. وێ بەڕاستی دەست جوڵاندنی زۆر قەدەغە کراوە لە نوێژە، بەڵام بۆ شتێک کە ضرور بێ، بۆ شتێک کە ضرور بێ لە مەسلحەتی نوێژەکە بێ توانی جێگایەک دەخورێ خۆرانەکەیەوە نە زۆرە تەرکیزی لە نوێژەکەیە لا بردویت و خۆشە لای خۆرانەکەیەوە بیخورێنە بۆی بچیتەوە ناو نوێژەکە قەی ناکە، جلەکەت خەریکە بەرە بێتەوە بەر بێتەوە جێگایەکت دەرکەوێ نوێژەکەت بەتاڵە بێتەوە توندی کەرەوە. ئەمە بۆ مەسلحەتی نوێژەکەتە ئاساییە ئەمانە هەمووی. ئەبینی چاکەتەکەت پیسیەکی پێوەیە لە نوێژەکەیە هەستی پێەکەی دایکەنە با نوێژەکەت قبول بێ، چونکە بە هەڵگری پیسی نوێژ دروست نییە. ئەم جوڵانە کە ئاوابیکەی لە مەسلحەتی نوێژەکەتە. ئەبینی یەکێ ئێوە بەردەم تا بڕوە ئەتوانی نەیەڵی ئەمە جوڵەیەکە هەر فەرمانێکی پێکراوە بۆ لە مەسلحەتی نوێژەکەتە، تەنانەت دەتوانی بەرپەرچیشی بیتەوە. رسول الله صلى الله عليه وسلم شتێ بەردەم نوێژەکەیە ڕۆیچی بوو مەڕێ بوو خۆ لێی نایە لای خۆمان بێڵێ توێتی لی بە شەقتی بەرەبێ. رسول الله صلى الله عليه وسلم چی کرد؟ دوو هەنگاو هاتە پێشەوە مەڕەکە لە پشتیەوە ڕۆی دوای چیەوە جێگای خۆی. ئەم جوڵەیە لە مەسلحەتی چی بوو؟ لە مەسلحەتی نوێژەکەت. ئەم جوڵانەی لە مەسلحەتی نوێژەکەتە کێشەی نییە، بەڵام ئەو جوڵانەی عابەسە دەستکاریکردنە بەبێ هۆ بێ پێداویستی کێشەی هەیە بۆ نوێژەکەت، هەمووی لە ئەجریکە مەکاتەوە.